بە یەک جانتا مەلەفی گرنگ و کاریگەر و هەستیارەوە هاتە عێراق و لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق و هەرێمی کوردستانیشا کۆبووتەوە. کۆبوونەوەیشی گرنگی لەگەڵ عێراقا کردووە و لەگەڵ هەرێمی کوردستانیشا کۆ بێتەوە. باسی خۆم ناکەم، باسی تۆمباراکەکەم و کەسێکە هاوڕێی نزیکی دۆناڵد ترەمپە و ئەویش کردوێتی بە کولفی کول لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حتا هەرێمی کوردستانیش. باکەمێ باسی سەردانەکەی تۆمباراک و ئامانجی ئەم سەردانیتان بۆ بکەم و بزانین کە چی لە هەنگبەی ئەم زەلامەیە. هەردوای گەشتنی بە بەغدا تۆمباراک یەکەم کۆبوونەوەی لەگەڵ فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری ئەنجامدا. بەحساب باسییان لە ڕۆڵی دەسەڵاتی دادوەری کردووە لە عێراق و بابەتی دەستور و ئەم باوەت. خۆی مەسەلەکە ئەوە نیە بەڵکو شتێکی لە پشتەوەیە. ئێستا من بۆتان باسەکەم کە ئەم مەسەلەیە چییە. بابەتی سەرەکی سەردانەکەی باراک بۆ لای بەرپرسانی عێراق پرسی چەکدانانی گروپەکانی سەر بە حەشتی شەک. چونکە ئەم دۆسیە لای ئیداری نوێی ئەمریکا گرنگێکی تایبەتی خۆی هەیە و تۆمباراکی ژێوێ بە یەکجاری چەک بچێتەوە دەستی حکوومەت و لای هیچ گروپ و تاقمێک نەبێت. تەنانەت تەشیدی لەوە کردوێتەوە کە بە هیچ جۆرەك نابێت هیچ کەسایەتێکی پشت گروپە چەکدارەکان بەشداری لە حکوومەتەکەی عەلی زەیدیا بکەن. دۆسیەکی دیکەش کە لە جانتاکەی باراکدا بووە و ئەمەشیان بەلای ئەمریکاوە گرنگە بۆ چونکە پارەی چاک. هاوبەشی ئابووری و کەرتی وزێ چونکە ئەمریکایەوێت ڕۆژەی و بەرهێنانی نوێ کات و کۆمپانیا ئەمریکەکانیش بهێنێتە عێراق تاوەکو کاری باشتر بکەن و عێراق زیاتر بەروپێش بن. ئەمانی کە باسم کرد هەمووی دەربارەی عێراق بوو. ئینجا بابێن باسی هەرێمی کوردستانکەین و بزانین کە تۆمباراک لە هەرێم بەتەمای چییە و چی لە هەنگبەیە. یەکێک لەو پرسانە پرسی پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدایە چونکە بە کوردی و بە کورتی دەڵێت نابێت ئەو کێشانە بوونیا بمێنێت و ئەمریکا ژێوێت کە سەقامگیریەکی ناوخۆیی لە تەواوی عێراقدا دروست بێت و بوونیە. اینجا هاوکات بیرشمان نەچێ هەر لە بەغداد تۆمباراک لە یەک کۆبوونەوەیە لەگەڵ هەریەکە لە باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کۆبوونەوەیشی گرنگی ئەنجام دا. لە کۆبوونەوەکەدا باڤڵ تاڵەبانی بەڕوون واشکرانی گرانی خۆی لەبارەی پێکنەهێنانی کابینی حکوومەتی هەرێمی کوردستان دەربڕیوە و بە تۆمباراکیشی وتووە شەرعیەت و متمانی حکوومەتی ئێستا خەریکە ئەکەوێتە ژێر پرسیارێکی قوڵ و جددیەوە. اینجا هەر لەو کۆبوونەوەیە باڤڵ تاڵەبانی وتوشێتی کە هەرێمی کوردستان خاوەنی سامانێکی ژێرزەوی زۆرە و ئەتوانێت کە بە پلانێکی استراتیژی کێشەی وزە لە تەواوی عێراق چارەسەر کات و ئەنجامێکی باش. اینجا دواتریش تۆمباراک هاتە هەولێر و بەرجیا لەگەڵ هەریەکە لە مەسعود بارزانی سەرۆکی پارتی نێرچیروان بارزانی جێگری یەکەمی سەرۆکی پارتی و مەسعود بارزانی جێگری دووەمی سەرۆکی پارتی کۆبوونەوەی ئەنجام. ئەگەر بیرتان بێت چەند ساڵێک لەمەوبەر زیاتر ئەو دیاتێ لە سلێمانی بەردێک لە کاتێکە بەرپرسێ هاتە سلێمانیە بواە لەگەڵ چەند کەسێکا کۆبێتەوە تا بڕیارێکی دەستکەوێت و لە سیاسەتی دەسەڵاتی سلێمانی پێ بەڵام لە ئێستا و دیاردەیە لە هەولێر بەردێک وەکوی کە بینومان. هەرچۆنێ بێ ئەم سەردان و کۆبوونەوانەی تۆمبارا گرنگیەکی زۆریان هەیە بۆ لەبەری کە بەو پێی جگەلەوەی نێردەی ترەمپە بۆ عێراق لە هەمان کات تا نێردەی ترەمپە بۆ سووریا و پاڵوێزی ئەمریکاشە لە تورکیا. بەواتایەکی دیکە ئەمریکا زۆر ئاسانترە کە بە یەک پاکێج مامەڵە لەگەڵ هەر سێ وڵاتەکەی بکە لە ڕێگەی تۆمباراکە. بەو پێی کە لە ئێستادا ئەمریکا ئێوەی هێڵێکی نوێی استراتیژی ئابووری لە وڵاتانی کەنداوەوە تا سەر دەریای ناوەڕاست و دەریای ڕەش دروست کات وەک جێگرەوەیەک بۆچی بۆ گەڕووی هورمز بۆ ئەوەی کە خوا نەخواساکە شەڕێک دروست بووە لەگەڵ ئێران مشکلەیەکیان بۆ دروست بووە دەرچیەکی دیکە هەبێ کە وڵاتانی کەندا و نەوتەکەیان لە ڕێگەی ئەو شوێنە بگەێنە جیهان. بۆ ئەماش ئەبێت دۆخی ئەمنی عێراق و سووریاش بە تەواوەتی پارێزراوە. خۆشتان نەزانن کە تۆمباراک تەنها نێردەیەکی ئاسایی نییە بەڵکو پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ دۆناڵد ترەمپ و بەرپرسانی هەرە باڵای کۆشکی سپیش هەیە. بۆیە ئەتوانین بڵین کە ئەوەی بەوەکرێت لە ناوچەکە بە هیچ نێردە و دیبلۆماتکارێکی پێشووی ئەمریکاش نەکراوە. بۆیە با چاوەڕێن بین بزانین چیمان بۆ کات و چی لە هەنگبەی ئەم پیاوەیە.